سڵاتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش دیارە ماوەی چەند ڕۆژێکە شەڕی نێوان رووسیا و ئۆکراین دەستی پێکردووە جیاواز لە کاریگەریە سیاسی و هاوکات سەربازیەکانی شەڕەکە بێگومان هەر شەڕێک لە هەر شوێنێکی دنیا ڕوودەدات کاریگەری ئابووریش بە دوای خۆیدا دەهێنێت بە تایبەت ئەو وڵاتانەی کە نزیک و هاوسنورن هاوکات ئەو وڵاتانەی کە زۆرترین ئەناردە و هاوردیان لە وڵاتانی شەڕکەرەوە هەیە بێگومان ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ دەکەونە ژێر کاریگەری ئەنجامەکانی شەڕەکەەوە هەرێمی کوردستان وەکو یەکێک لەو وڵاتانەی یاخود وەکو یەکێک لەو هەرێمانەی کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لە وڵاتی ئۆکراینەوە لە کاڵا و شمەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان هاوردە دەکات تا چەند دەکەوێتە ژێر کاریگەری ئابوووریەکانی ئەو شەڕەوە بابەتی گفتوگۆی بەرنامەکەم ئەمە دەبێت لەگەڵ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان کە بەسپاسەوە لەگەڵم دەبێت کاک شێخ سڵاوت لەبێم کاتت باش دەمەوێت بزانم بەگشتی شەڕ تا چەند کاریگەری دەبێت لەسەر بارودۆخی ئابووری بە ناوی خۆی گەورە هەموو گرژی و ئاڵۆزێک لە وڵاتە یەکەم شت کاریگەری لەسەر ئابووری دروستەکە ئێمە ئەگەر ئێستا ببینین ئۆکرانیا و رووسیا لەم چەند ڕۆژەکەوە پێکدادانیان هەیە ئەکید کاریگەری خراپی ئابووری بۆ سەر خۆیان بە دەرەجەیەک و پاشان بۆ دەوروبەریان ئێمە ئەگەر تێبینی بکەین وڵاتی ئۆکرانیا وڵاتێکی پیشەسازی و کشتتوکاڵیە زۆربەی وڵاتانی ئەوروپا اعتیمادیان کردوتە سەر زۆربەی کاڵاکانی ئۆکرانیا لەبەرەوەی ئۆکرانیا دەستی یەکە و ئەیدلعامیلە لەوێ زۆر هەرزانە و مەوادی ئەولیەکە لەوێ هەرزانە و لە ناو خۆیان کاڵاکان دروستە بێ مەواد ئەولیەکەش لە ناو خۆیان پێک دێ بۆیە ئەو کاڵانەی ئۆکرانیا هەم بە کوالیتی باش هەم بە نرخی گونجاو ئەکەوێتە دەستی ئەو کەسانەی کەوا مامەڵیان لەگەڵا ئەکەن بە دەرەجەیەک وکوتم ئەوروپا سودمەندی گەورە بووە لەوەی کەوا کاڵای ئۆکرانی بەکار بێنێ و لەناو بازارەکانی ئەوروپا کاڵای ئۆکرانی گونجاوترە و ڕەغبەتی هەیە لەبەرەوەی ئەوروپا خۆی وڵاتێکە شتی زۆر لێگرانە کوالیتیان زۆر بەرزە بەڵام نرخیشیان زۆر گرانە ئۆکرانیا هەم کوالیتی باشە هەم نرخیشی هەرزانە ئێمە وەکو هەرێمی کوردستان پەیوەندیشی باشمان هەیە پەیوەندێکی بازرگانی باشمان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیە ئەندامانی ئێمە هاوردەکارانی ئێمە لەگەڵ زۆربەی وڵاتانە پەیوەندیان بەستووە و پەیوەندیەکانیانەوە بەو شێوەیە کە هەموو کاڵایەکەوە داواکاری لەسەر بێ لە هەرێمی کوردستان بە زووترین کات یاخود لە ماوەیەکدا ئیگەیەن بازارەکانی هەرێمی کوردستان ئۆکرانیا لە چەند کاڵایەک ئێمە سودمەندین لەبەر ئەوەی کەوا ئێمە ئەبینین هەم کوالیتەکەی باشە هەم نرخەکەشی گونجاوە لە خواردەمەنیە وەکو زەیت و گوێز و شکولاتە و چکلێت و هەتا حەیوانی زیندوو و لەگەڵ ئەوەشدا گەنمەشامی و گڵە بە ڕۆژەی ڕەش ئەمانە دێتە هەرێمی کوردستان و پاکەرەوەش ئێمە هاوردە ئەەکەین خەڵووس هاوردە ئەەکەین گەنموجۆ هاوردە ئەەکەین بەڵێ لەم کاتەدا کە شەڕە بەڵێ کارخانەکانی ئۆکرانیا وەستاون بەڵام ئێمە و ئەندامانی ئێمە بەدیلیان هەیە لەبەر ئەوەی کە لەگەڵ زۆر وڵاتە پەیوەندیشیان بەستووە ئەم کاڵایانە هاوشێوەی ئەم کاڵایانە لە وڵاتی ڕۆمانیا لە وڵاتی بولغاریا لە تاجیکستان لە ئەندەنووسیا لە هندستان لە پاکستان ئەم کاڵایانە دەزەکەوێت و هەم ئەو کاڵانی کە وەک ئاماژەت پێکرد شوێنی دیکە هەیە لە بری ئۆکراین کە کاڵا و شمەکی لێوە هاوردە بکرێت تا چەند دروستکردنی بەدیلێک بەم خێراییە کاریگەری لەسەر نرخی شتومەک دروست دەکات بە تایبەت لە هەرێمی کوردستان دەزانین کە ژمارەیەک لە بازرگان زۆر جار ئەو جۆرە بابەتانە وەکو هەلێک دەقۆزنەوە بۆ گرانکردنی کاڵا و شمەکەکان بەدیل بۆ ئۆکراین لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری لەسەر گرانبوونی شتومەک دەبێت
ئێمە ئەبینین هەر ئەو بازرگانە یاخود بازرگانێکی تر کە لەگەڵ ئۆکرانیا کردوێتی لەگەڵ وڵاتێکی تریش پەیوەندی بەستووە. من ئەبینم ئەو ئەندامانەی ئێمە کە لە بواری چکلێت و لە بواری چەرەسات کە کارەکەن لەگە وڵاتێکی تریش ئەو کارە ئەکەن. یعنی ئەوە نییە لە یەک وڵاتەوە ئەو کەسە بیهێنێ ئەو مادەیە لە چەند وڵاتێکی تریشەوە ئەیهێنێ. بۆیە لەو کاتەدا ئەتوانێت اعتماد کاتە سەر ئەو وڵاتانەی کەوا هیچ گرژیەکی تیانە. ئەو وڵاتانێک کە گرژی و ئاڵۆزی تایە لەوێ ناتوانێت لەم کاتەیە بیهێنێ. لە وڵاتانی کە گرژی تیانە چەرەسات هەبێ یاخود ئەو کاڵایانی کەوا لە ئۆکرانیای هێنێ لەوێژەی هێنێ. ئەو کەسەی کەوا بەس لەگەڵ ئۆکرانیا علاقەتی بەستووە ڕاستە هەتاکو ئەیگوازێتەوە بۆ وڵاتێکی تر پێی ئەچێ. بەڵام ئێمە ئەبینین بازارەکانی هەرێمی کوردستان لە هەموو کاڵایەکی وڵاتانە ئێستا بەردەستە کاڵا و ئەتواندرێ هاوڵاتی سوودی لێ ببینێ. ئێمە ئەوانەی کەوا زۆر سەرەکیە لە بواری خواردەمەنیە لە وڵاتی تورکیا وڵاتی جمهوری ئیسلامی ئێران کە پانتایەکی زۆریان هەیە زەوی بە هەرێمی کوردستانەوە بە زووترین کات کاڵاکاگا زۆربەی ئەو کاڵایانی خواردەمەنی و کەوا پێداویستی سەرەکیە لەو دوو وڵاتەوە بۆمان دێ. لە ئۆکرانیا بەڵێ کوالیتی باشە نرخی گونجاوە، بەڵام لە ڕۆمانیا و بولغاریا و لە تاجکستان و لە ئەندەنووسیا لەمانەش لەوێ هەر دێ. بۆ نمونە ئەگەر ئێمە سیرکەین ئاژەڵی زیندوو لە ئۆکرانیاوە دێ، بەڵام لە ئەرمینیشیاوە دێ، لە ئەرمینیاوە بە زۆری دێ. ئێستا لە ئەرمینیا ئەتوانی زۆرترین بێنی لە جیاتی ئۆکرانیا. واتە ناتواندرێ بڵێن ئێمە ئەو کاڵایە کە نەهات ئەزمەیەکی گەورە لە بازار دروستەکە. نەخێر. ئێمە ئەمڕۆ ژووری بازرگانی سلێمانی لە ڕاگەیاندراوەکدا باسی لەوە کرد کە هەموو پەیوەندی ئابوووریەکان بەوەی شەڕەوە لەگەڵ ئۆکراین وەستاوە. واتە هیچ کاڵاو شمەکێک لە ئێستادا هاوردە ناکرێت لە ئۆکراینەوە. پێتان وایە بە زووی ئەو بەدیلانە بکەونە کار و بدۆزرێنەوە کە خۆت ئاماژەی پێەکەی؟ یعنی هیچ کاریگەریەک لەسەر بازار دروست ناکات؟ آخر بەڵێ ئێستا ئۆکرانێکە لە شەڕایە کارخانەکان لەگەڕ کەوتون. بەڵام وەکووتم ئەو وڵاتانی تر هاوشێوەی ئەو کاڵایانە لەوە پێشیش هەر هاتووە، ئێستا بەردەوامە. ئەو کەسەی کەوا بازرگانی تەنها لەگەڵ ئۆکرانیاکە بڵێ ئەو کارەکەی ئەوەستێ هەتاکو ماوەیەک تا لەگەڵ وڵاتێکی تر تەنسیق دروستەکە. بەڵام ئایا هاوڕێی ئەو هاوردەکارێکی تر هاوشێوەی ئەو کاڵایە لە وڵاتی ترەوە دێنێ بە شێوەیەک وەکو کاڵای ئۆکرانی لە ناو بازارە؟ یعنی ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەو خواراکە کە لە ئۆکرانیا نەهات واتە لە شوێنی کە هەر نەهاتووە هەر لەوێوەیەت. نەخێر، لە شوێنی تریژەوە هاتووە بەردەوام و بەردەوامی پێدرێ لەو شوێنەی کەوا ئێستا ئاڵۆزیتیان نییە. بۆیە ئێمە باسەکەمان لەسەر ئەوەیە ئایا بازاری هەرێمی کوردستان بە نەهاتنی کاڵای ئۆکرانی ئەزمەیەک دروستەکە؟ ئێمە ئەڵێن نەخێر، هیچ ئەزمەیەک و هیچ کاریگەریەکی خراپی نابێ، بەس تەنها ئەو کاڵایی ئۆکرانیە کەوا لەم کاتەدا ئەگەر نەگا ئەو کاڵایە لەوانەیە بەردەست نەبێ. کاڵای تر هەیە هاوشێوەی ئەو لە وڵاتانی تر بە شێوەیەکی ڕێک و پێک لە کوردستاندا بەردەوام دێت و هیچ کاریگەری خراپی نابێت. زۆر باشە. زۆربەی کات لە کاتی ڕوودانی شەڕەکاندا ئەوەی کە نرخی ڕاستەوخۆ بەرز دەبێتەوە نەوت و زێڕە کە کاریگەریەکی گەورەی لەسەر بازاڕی جیهان هەیە. ئێستا بەهۆی شەڕەکەەوە دیارەکە نرخی نەوت زیاترە لە $95، نرخی زێڕیش بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. ئەم بەرزبوونەوەی تا چەند کاریگەری لەسەر بازاڕی جیهانی لە دابینکردنی شمەکی ڕۆژانەی هاوڵاتیان دروست دەکات؟ بەنسبە نەوت و ئاڵتونەوە ئەوە بۆرسەیە. نەوت بۆرسەیەکی عالەمیە. هاتێک کە نەوت بەرزە بێتەوە ئەو کاڵانش بەرزەبنەوە کەوا لە مادەی خامی نەوتی دروست دەکرێن. بەڵێ کاریگەری ئەبێ لەسەر بەرزبوونەوەی کاڵا کاتێکەوە دۆلار بەرزە بێتەوە. ئێستا کە هەندێک کاڵا بەرز بۆتەوە ئێمە ئیگەڕێنینەوە بۆی کەوا دۆلار بەبەرەو بەرزیە، یاخود ببوورە نەوت لە بەرزیایە. نەوت کە لە بەرزیا بێ زۆر خام لەوانەی کەوا نزیکە لەوەی کەوا نەوت تەسیری تەیەکە
ئۆتوماتیکیان ئەوانە بەرزە بن و زۆربەی کاڵاش بەرزە بێت لەبەرەوەی ئەوە اعتیبارەکرێت بە بۆرسەیەکی عالەمی. بۆ نمونە قماش پۆلستەر ڤیسکۆزە واتە لە نەوت دروستەکرێت. ئەو لەو حاڵەتە ئەو کاڵایە ئەو مەوادە ئەوەلیەی ئەو قماشە بەرزە بێ. پلاستیک زۆربەی لە نەوتە، زۆر شت کە هەیە لە نەوتە، حتا هەندێک خواردەمەنیش هەیە ماوادە ئەوەلیەکەی نەوتە. یعنی بۆیە ئەوانە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئەو کاڵایانە بەڵێ دروست ئەبێ و ئێستا کە نەوت بەرزە لە زۆر کارخانە هەستەکەی نرخەکانیان بەرەو بەرزی ڕۆیشتووە، بەڵام ئەمە بە خێرایی ئەو کاریگەری نابێ، ئەوە ماوەیەکی پێ ئەچێت، چونکە هەر کەسێک ئەگەر هاتوو کاڵای بە دروستکردن دابێ گرێبەستی ساڵانەی هەیە، واتە ئەو گرێبەستی کە کردویانە بەو نرخەی ئێستا کردویانە، ئەگەر هاتوو ئێستا دروستیکەی گرانە، ئەو کاتە کە تۆ دروستت کردووە نەوت بەو بەرزێ نەبووە. بۆیە کاریگەری نرخ گرانی لەسەر کاڵاکانیش یەکسەر دروست نابێ. بۆ نمونە ئێستا هەندێک بەڕاستی کە کاڵا لە سینەوە دێ لە ئێستاوە گران بووە، ئەوە ئەگەڕێتەوە بۆی کەەوە نەقل گران بووە. نەقل کۆنتێنەرێک لە 5,600 دلارەوە لە 5,600 دلارەوە گرانبوونی گواستنەوە و کاماژەت پێکرد. ئەوەش هەر لە ژێر کاریگەری شەڕی نێوان رووسیا و ئۆکراینە یان بابەتێکی جیاوازترە؟ ئێمە ئەگەرەوەی سین کەین نەخێر، ئەوە هەر سین لە کاتی کەرەنتینەکە و لە کاتی ئەو کۆرۆنایە کە لەوێ بە توندی گرتبیان کارخانەکان وەستێنرا بوو. ئێستا کارخانەکانەکەونە گەر ئەو کاتە بە نرخێک دروستیان کردو، ئێستا زەختیان لەسرە نرخەکان زیاد کردووە. ئەمە یەک و هەندێک پەیوەندیشی لەوانەیە بە دۆلاریش بە نەوتیشەوە ببێ، بەڵام ئەوەی کەنەوە ئەوەی کە تەسیری گەورە و کاریگەری بەرز بوونەوەی نرخی زۆر لەسرە نەقلکردن نەقل زۆر گران بووە. لە سین بۆ هەرێمی کوردستان لە چەند فترەی پێشوە بە 5,000 دلار بوو، ئێستا بووە بە 6,000 بە 10,000 دلار، یعنی لە 100 نقل زیایی کردووە. ئەمە کاریگەری خێرای لەسەر کاڵایە کە بەرزە بێتەوە، چونکە نقلەکە ئێستا کە نقلەکرێ ئێستا نقلەکرێ بە گران، واتە ئێستا ئەو مەوادەکە نقلیەکەی بە گران نقلیەکەی ئەوە کاریگەری بەرزبوونەوەی نرخی لە 100 کە بەرز بۆتەوە ئەو نقلا، ئەمەش تەسیری خۆی ئەبێ و بە شێوەیەک لە ئاستی خۆیدا بەرزە بێتەوە. زۆر باش. ئەی بابەتی دەمێت بزانم بابەتی وەبەرهێنان تا چەند دەچێتە ژێر کاریگەری شەڕەوە، بە تایبەت لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لەو پێداویستیانی کە لە وەبەرهێناندا بەکار دەهێنرێن لە دەرەوە دێنە هەرێمی کوردستان و رووسیاش یەکێکە لە وڵاتانەی کە هەرێمی کوردستان لێەوە پێداویستیەکان هاوردە دەکات. تا چەند وەبەرهێنان دەکەوێتە ژێر کاریگەری شەڕەوە؟ ئێمە ئەگەر تێبینی بکەین وەبەرهێنان لە چەند ڕوویەکەوە، وەبەرهێنانی پیشەسازیە، وەبەرهێنانی کشتتوکاڵە، وەبەرهێنانی بیناسازیە، وەبەرهێنانی کارگەیە، ئەمانە هەمووی جیاوازە. یعنی ئەو کارگانەی کە دروستەکرێ مەکائینەکانیان لەکوێوە دێ و ئەو وەبەرهێنانەی کەوا لە بیناسازیە کرێ مەوادە ئەوەلیەکەی لەکوێوە دێ، ئەوەی کشتتوکاڵە لەکوێوە دێ، ئەوەی پیشەسازی لەکوێوە دێ، ئەوانەی کەوا لە وڵاتانێکەوە ئەمنیەت و استقرار و گرژی و ئالۆزیتیانێ ئەتیادیە، یعنی شتەکانەکرێت زۆربەی مەکائینی معمەلەکان لە ئیتالیا و ئەڵمانیاوە دێ، ئەوە بە دەرەجەیەک، ئەوانە تەسیرێکی کاریگەری نابێ. بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن شیش کە ئەبینی لە سین دێ، لە ئۆکرانیاش دێ، لە رووسیاش دێ، لەوانەیە ئەوە تەسیرێکی هەبێ بۆ هەندێک وەبەرهێنان. بۆیە ئێستا هەم ئەمریکا و هەم ژمارێک لە وڵاتانی ئەوروپا کۆمەڵێک یاخود ژمارێک سزای توندی ئابوووریان خستۆتە سەر رووسیا، بێگومان دیارە بەهۆی ئەو شەڕەوە کە دروست بووە. ئەم سزایانی کە لەسەر رووسیا دروست دەبن و دەسەپێنرێن تا چەند ئەوانە کاریگەریان دەبێت لەسەر هەناردە و هاوردە لە نێوان رووسیا و هەرێمی کوردستان، بە تایبەت کە لە ڕووی تەنانەت لە ڕووی سیاسیشەوە کاریگەری دەبێت، تەنان لە ڕووی وەبەرهێنان و بابەتی گازی سروشتی و ناردنە دەرەوەی نەوت لە هەرێمی کوردستان کە رووسیا پشکێکی ئەجگار گەورەی هەیە و خاوەنی لە 160 بۆری نەوتی هەرێمی کوردستان. ئەمە بەگشتی سزاکان کە لەسەر رووسیا دەسەپێنرێن تا چەند کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان؟ تا ئێستا رووسیا هیچ کاریگەری نەبوو لە بەرەوەی کارخانەکان مەبەستم لە ئایندەی، بەڵام لە ئایندەیەکدا بە پێی ئەو پاڵەپەستوێ حەسارەی کە لەسەر رووسیا ئەبێ، تەبعاً بۆ دەوروبەری و بۆ هەموو لایەک
کاریگەری ئەبێت. زۆر باشە بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەکارانی کوردستان سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز ئێوەشە شاد بوون سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.